ئیمانداران لەسەر ڕێگە و لەبەر دەرگای مانگێکی پیرۆزین، لە چاوەڕوانی میوانێکی گەورەی خوای تەعالین، میوانێک کە هەموو گیانی پڕە لە خەڵات، دەست و دەم و چاو و هەگبە و توێشە و هەمووی پڕە لە خەڵات بۆ خەڵکی موسڵمان و بۆ عەبدەکانی خوا. لەم زەمانە و لە ئەم کاتا هەموو کەس خۆی بۆ حازر ئەکا، خۆی بۆ ئامادە ئەکا، بازرگانە خۆی حازر ئەکا، کاسبکارە خۆی حازر ئەکا، ئەوەی کە عابید و ساڵحە خۆی بۆ حازر ئەکا، خەڵکی تر بە شێوەیەکی گشتی لە دنیا هەمویان خۆیانی بۆ حازر ئەکەن. لەبەرەوە ئینسانە بێ ئالێرەوە لە خۆی بپرسێ بزانێت چۆن خۆی حازر ئەکا بۆ پێشوازیکردن لە ئەم میوانە بەڕێزە. پێغەمبەری خوا صلی الله تعالی علیه وسلم لە کاتێکی ئاوا و لە سەردەمانێکی ئاوا هەر کاتێک کە ڕەمەزان نزیک ئەبوویەوە و خەڵک خۆی ساز ئەکرد و خۆی ئامادە ئەکرد بۆ پێشوازی ئەم میوانە، مژدەی زۆری ئەدا بە خەڵکی زۆر تەشجیع ئەکرد هەڵی ئەنان بۆ ئەوەی کە بە چاکی ئامادە بن لە مانگی ڕەمەزانە. حەزرەتی عوبادەی کوڕی سامیت ڕەزا و ڕەحمەتی خوا لە ئەو لە تەواوی سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله تعالی علیه وسلم بۆمانە گێڕێتەوە کە پێغەمبەری خوا صلی الله تعالی علیه وسلم ڕۆژێک لەبەر دەرگای ڕەمەزانە، ڕەمەزان خەریک بوو ئەهات. لە هەندێک لە ڕیوایەتە فەرمێ ڕۆژی پێش ڕەمەزان بووە، بەڵام بە هەر حاڵ لە دەروازەی مانگی ڕەمەزانە فەرمووی بە خەڵکەکە، فەرمووی ئەتاکم ڕەمەزان شەهر بەرەکەة فيه خەیر یغەشیکم الله فيه. وا مانگی ڕەمەزان هات بۆ لای ئێوە، وەکو میوانی دێتە لای ئێوە. ئەم مانگە مانگێکی پیرۆزە، خەیرێکی تایە، ئەو خەیرە باڵەکێشێ بەسەر هەمووتانە، واتە داگرەوەی هەمووتانە. فتنزل الرحمة وتحط الخطايا ويستجاب فيه الدعاء. رحمتي خوا دا أباري بسر خلقا، تاواني خلق هل أوري، وكو قلاي دا چون هل أوري آوا تاواني خلق لمانجي رمضان هل أوري. خواهي تعالى لمانجي رمضان دعا كان قبول أكا، دعا كان ور أقري. جاء ويك زور تركيزي لسر كدوة پیغمبري خوا صلى الله تعالى عليه وسلم دا تشجيع مسلمانان و إيمانداران و صحابة كانا خواهي رازي بيا خوا أويك فرمي أقدار بن فينظر الله إلى تنافسكم. ألم مانا خواهي تعالى سرجتان دا چاوديريتان كا تمشاكا كأيو بزان چون منافسة أكن، بزان چون مسابقة أكن لريقي خوا چون لخوان زيك ببنوه. ويباهي بكم ملائكته، شانازي أكا بأيو ولناو ملائكة كانوا لناو فريشتكاني خويا. يعني لماني رمضانا خواهي تعالى چاوري مسابقة أيو أكا وسيرشتانەکە و سەرشتانەدا چاودێریتانەکە دانە چۆنی ئەکەن و شانازیشتان پێوە ئەکا بنا لەگەڵ مەلائیکەکانی خۆیان. جا پێغەمبەر فەرمێ صلی الله تعالی علیه وسلم فأروا الله من أنفسكم خيرا. کەواتە ئیمانداران چی خێرێکتان لەدەست دێ، چۆن ئەتوانن بە چاکی لە خوا نزیک ببنەوە، چۆن ئەتوانن ڕەحمەتی خوای تەعالا ڕابکێشن بۆ خۆتان، چۆن ئەتوانن تاوانەکانتان لە کۆڵی خۆتان بکەنەوە و هەڵی وەرێنن ئەعلە و خێرانە خوتان بشاني خوي تعالى بدن. فأروا الله من أنفسكم خيرا، خذي خوتان لخيرا بشاني خوي تعالى بدن. هميشه بعدستان لخيرا بي، بعدمتان لخيرا بي، باقيتان خير ببيسيه، با قاچكانتان برو خير بروا، بعدسكانتان برو خير بقريتوا. جال بروا إنسان أبي آقاي لخوي بي، چونك دو تاقم هن لرمضان، تاقميك بالرمضان بختور أبن، تاقميك پنامان بخوا بدبخت ناوميد أبن. پیغمبر فرمي صلى الله تعالى عليه وسلم فإن الشقي من حرم فيه رحمة الله. بدبخت داماو أويك لماين رمضان محروم بيد الرحمة خوي تعالى. جال بروي إنسان كادك في شوازي لماين رمضانك أبي آبم شوي پیغمبر خوا صلى الله تعالى عليه وسلم داوي كدوا فأروا الله من أنفسكم خيرا. آبم شوي بشيء بپیریمانی رمضانەوە هەمیشە دەستی لە خێرا بێ، دەمی لە خێرا بێ، لە ذیکر و لە عیبادەتا بێ، لە تاعاتی خوای تەعالا بێ، لە ئەو ڕێگا بێ کە بەرەو خوا ئەڕوات و نزیکی ئەکاتەوە، نەک بە پێچەوانەوە لە ڕێگایەکا بێ کە لە خوای تەعالا دووری بخاتەوە. حەزرەتی سلمانی فارسی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ یاخوا ئەگێڕێتەوە هەمان شێوە لە کاتێکی ئاوا و حەدیثێکی هاوشێوەی ئەمە ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله تعالی عليه وسلم فەرمووی یا ئەیها الناس قد أظلكم شهر عظيم مبارك. واسێبەری مانگێکی پیرۆزی گەورە هاد بسر إيوا شهر فيه ليلة خير من ألف شهر. مانجي رمضان مانجيك كشوي كتايا
ئەو شەوە باشتر و گەورەترە لە 1000 مانگ لە قورئانە ئاماژەی پێکراوە. شهر جعل الله صيامه فريضة وقيام ليله تطوع. مانگێکە عیبادەتی شەوی تایە، عیبادەتی ڕۆژیشی تایە. ئەوەی کە عیبادەتی ڕۆژە ڕۆژوگرتنە، خوای تەعالا ڕۆژوگرتنی ڕۆژەکانی فەرز کردووە لەسەر ئێوە، بەڵام شەو نوێژەکان و قیامی شەوی بە سونەت داناوە لەسەر ئێوە. ئێوە ئارەزوی خۆتانە تەتەوعەکەن. تەتەوع ئەوەیە کە ئینسان پێی بەرزە بێتەوە، ڕەفعی دەرەجاتی باڵا ئەبێ لە جێبەجێکردنیانە، بەڵام فەرزەکان ئەوەیە کە سزاکان لە کۆڕی خۆی ئەکاتەوە. ئەوەی کە فەرزە ئینسان ئەگەر جێبەجێی نەکا سزا ئەدرێ لەسەری، بەڵام ئەوەی کە تەتەوع و ئەوەی کە سونەتە سزا نادرێ لەسەری، لۆمە ئەکرێ لەسەر ئەوەی کە نایکەی کە تەرکی ئەەکەی، بەڵام ئەجر و پاداشت ڕەفعی دەرەجاتت پێی دروست ئەبێ، پێی بەرزە بێتەوە. جا پێغەمبەر فەرمێ صلی الله تعالی علیه وسلم لە مژدەی عیبادەتی ئەم مانگا: ومن تقرب فيه بخصلة كان كمن أدى فريضة فيما سواه. هر کەسێک کە بە هەر خەصلەتێک لە خەصلەتەکانی عیبادەت، هەر سونەتێک لە سونەتەکان لە ئەم دینا جێبەجێ بکا، وەکو ئەوە وایە کە فەرزێک لە فەرزەکانی جێبەجێ کرد بێت لە غەیری مانگی ڕەمەزانە. یعنی تۆ هەر خەصلەتێک، هەر سونەتێک، هەر تەتەوعێک کە لە مانگی ڕەمەزانە ئەیکەی، وەکو ئەوە وایە کە تۆ هاوشێوەی ئەو عیبادەتە فەریضەیەکت لە مانگەکانی ترا جێبەجێ کردی بێ. ومن أدى فريضة فيه كان كمن أدى 70 فريضة فيما سواه. هر کەسێک کە فەرزێک لە مانگی ڕەمەزانە جێبەجێ ئەکا، وەکو ئەوە وایە کە لە مانگەکانی ترا 70 فەرزی جێبەجێ کردی بێ. یعنی ئەجر و پاداش و ثەوابی هەر عیبادەتێک لە عیبادەتە سونەتەکان، ئەجر و پاداشی فەرزێکە لە فەرزەکانی تر کە لە مانگەکانی ترا بیکەی، ئەجر و پاداشی فەرزێکی کە لە مانگی ڕەمەزانە ئەیکەی، ئەجر و پاداشی 70 فەرزی هەیە لە مانگەکانی ترا بیکەی. مژدەی لەوە خۆشتریش مژدەی ڕۆژانەیە. پێغەمبەری خوا صلی الله تعالی علیه وسلم حەزەتی ئەبوو هورەیرە بمانەگێڕێتەوە کە فەرموویەتی: إذا كان أول ليلة من شهر رمضان صفدت الشياطين ومردت الجن. كاتێک کە یەکەم شەوی مانگی ڕەمەزان دێ، خوای تەعالا شەیطان و هەموو جنیە بە قووەتەکان، شەیطانە بە قووەتەکان لە ذوڕیەتی شەیطانە بەهێز و ئەوانن کە زۆرترین فریودانیان هەیە بۆ ئومەتی پێغەمبەر صلی الله تعالی علیه وسلم، خوای تەعالا هەموو ئەوانە کە لە چه ئەکات و ئەیان بەسێتەوە. وغلقت أبواب النار فلم يفتح منها باب. هەموو دەرگاکانی ئاگری دۆزەخ خوای تەعالا دای ئەخا تا ڕەمەزان تەواو بێ، یەک دەرگای ناکرێتەوە. وفتحت أبواب الجنة فلم يغلق منها باب. هەموو دەرگاکانی بەهەشت دەکرێتەوە بڕووی ئیماندارانە، هیچ دەرگایەکی دا ناخرێ هەتاوە بۆ ڕەمەزان تەواو بێ. وينادي منادي ئالێرە بانکەرێکی خوای تەعالا، بەس ئێمە گوێمان کاسە ئیمانداران، خەڵکێک هەیە ئەو بانگانە ئەبیسن، خەڵکێک هەیە خوای تەعالا گوێی کردوونەتەوە کاتێک کە بانکەری خوا بانگەکا ئەو بانگانە ئەبیسن، بەڵام ئێمە چونکە گوێمان کاسە لە ناو تاوانە غەرق بووین، تەنانەت دەنگی ظاهریش نابیسین. ئەو دەنگە معنەویانە کە خوای تەعالا دایناجایەکێک لە ئەو دەنگانە: وينادي مناد بانکەرێک بانگەکا: یا باغی الخەیری ئەقبل. ئەی ئەو کەسێک کە چاوەڕێی خێرەکەی، ئەو کەسێک کە خێرکاری کاکەکاری کردەت ڕێک و پێکە، ئادێ وەرە ڕوو بکەرە مانگی ڕەمەزان، ڕوو بکەرە کاری خێر و لە ئەم مانگا بیکە، چونکە ئەجر و پاداشی لە مانگی ڕەمەزانە مضاعف و زیاتر و گەورەترە. ویا باغی الشەڕ ئەقسر. ئەو کەسێک کە خراپەکێڵی، ئەو کەسێک کە کردەت لە ڕێگەی دروستانیە واز بێنە. ئالێرا خۆت بگرەوە، واز لە خراپەکاری و واز لە ئازاردانی خەڵک و واز لە بأمر خوای تعالی بينا. جاء فرمي: ولله عتقاء من النار وذلك كل ليلة. لما يجي رمضان خلقان يكن خوای تعالی آزاد ينكا. آخر خلق بتاوان كردن قردني كلبشيتي أكري، بتاوان كردن دسكاني أبس ليتوا، بتاوان كردن قاشكاني أبس ليتوا. لأما يجي رمضان خوای تعالی ئەو کەلەپشانە ئەکاتەوە، دەستی خەڵک ئەکاتەوە، گردنی خەڵک ئەکاتەوە، ئیمانداران ئەوانەی کە ڕویان کردوتە خوای تعالی لە هەموو شەوێکە خوای تعالی ئەم ئازاد کراوانەی هەیە، ئەم کەوتوبەندانە ئەکاتەوە لە هەموو شەوێکە لە شەوەکانی ڕەمەزانە خوای تعالی خەڵک ئازاد دەکات و لەو کەوتوبەندە دووریان دەخاتەوە. ئەوەی کە مهمە ئیمانداران ئەوە تا پێغەمبەری خوا صلی الله تعالی علیه وسلم فەرمێ: یا باغی الخەیری ئەقبل ویا باغی الشەڕ ئەقسر. ئالێرەوە ئینسان هەوڵ ئەدا چۆن لەگەڵ نەفسی خۆیان بڕیار ئەدا مامەڵە بکات لەگەڵ ئەم فەرمایشتە و ئەم ئەمرەی پێغەمبەری خوا صلی الله تعالی علیه وسلم.
ئەی ئەو کەسەی کە چاکەکاری ئادەی ڕووکە لە چاکەکردن، ئەی ئەو کەسەی کە خراپەکاری واز لە خراپە بێنە و دەستی لێ هەڵگرە. ئالێرەوە تۆ بڕیار بدە کاتێک کە پێشەوەی کە ئەچیتە مانگی ڕەمەزان هەر لە ئێسەوە بڕیار بدە بزانە لەگەڵ ئەم ئەمرەی پێغەمبەری خوا صلی الله تعالی عليه وسلم چۆن مامەڵە ئەکەی. كعب أحبار أفرمي رحمة إخواني بياخوا أفرمي من صام رمضان وهو يحدث نفسه إذا أفطر بعد رمضان أن لا يعصي الله دخل الجنة بغير مسألة ولا حساب. هر کەسێک کە ڕۆژی مانگی ڕەمەزان بگرێ بەو شێوەیە کە خوای تەعالا داوای کردووە عیبادەتی تیا بکە، لە دڵی خۆیان و لە نەفسی خۆیان بڕیار بدا کە ئەگەر ڕەمەزان تەواو بوو ئیسیانی خوای تەعالا ناکا جارێکی تر، ئەگەر ڕەمەزان تەواو بوو ڕوو ناکاتەوە خراپەکردن، ئەگەر ڕەمەزان تەواو بوو ئەو کردانەی کە پێشتر ئەیزانی خراپن جارێکی تر لێی نزیک نابێتەوە، ئەفەرمێ ئەچێتە بەهەشتەوە بەبێ ئەوەی کە هیچ محاسبەیە بکرێت و بەبێ ئەوەی هیچ لێپرسینەوەیەکی لەگەڵا بكره. ومن صام رمضان وهو يحدث نفسه إذا أفطر بعد رمضان عصى ربه فصيامه عليه مردود. هل كسيك كمان رمضان أقريو رجويتيا أقريو عبادتيتيا أكا لدلو نفسي خويا وابليا كمن لدواي رمضان هر ديسان جاري كتر أقريمو بو أو حارضيك لبيش رمضانات يا يابوم أفهم الرجوكي وكو أجر باداش نكو ظاهري شرع، ظاهري شرع الرجوكي تكد ناوتري خزاري بلان وكو أجر باداش أو رجوكي قدوتا لماني رمضانا مردودة وخواي تعالى اللي تورناقري هيت أجر باداشكي نيبول. حضرت أبو سعيد الخدري رضي الله رحمته خوي لي بيا فرمي قال رسول الله صلى الله تعالى عليه وسلم إن لله عتقاء في كل يوم وليلة وإن لكل مسلم في كل يوم وليلة دعوة مستجابة. أفرمي بيغمر إخوة صلى الله تعالى عليه وسلم لهموش بيقى أخوة تعالى عتيق وآزاد كلاوي هي لأقري سختي جهنم. همو مسلمانيك لهمو الرجل لهمو شويكي ماني رمضان، همو مسلمانيك لهمو الرجل لهمو شويكي ماني رمضان دعايك هي كأو دعايك ناقريته حتما لي ورجلاوة. أما خبريك وعديك بيغمر إخوة صلى الله تعالى عليه وسلم أيداب إيمان داران خبرك بيتا دا خبري بيغمري كويس الله تعالى عليه وسلم يقينا بلان أو كساني كدعاء كان أبي رجوة كان يعني رمضان كان يعني بأو شيء بيك خوي تعالى داوي لك دون لقال يا خلص نوما ملا بكر. إيمان داران رمضان تاقي كنوي كي قوري بوا إيمان داران بشوي كي كشن هر کسی کلمانی رمضان ولا تاقي كنوي ماني رمضان ناجح بيتو سركبه بإخلاصه أم إخلاصي كلناو دلو لناو كياني أو إنسانا دروسة بيه بلاو بيتو بتواوي معن كان يتري غير رمضان شاء چونك روجو قلتن امتحاني إخلاصة امتحاني خواه فرستير راستقينية أويك الروجوة تنها خواه تعالى أقايلية من صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنب أويك تنها بو خواه حيث ما بصر حيث نازي كترينية تنها بو خوای تعالی چاوری اجر و پاداشی لای خواک روجو بگره اوی که لپیشتر تاوانی کردو خوای تعالی لهمو تاوانانا خوش به غفر له ما تقدم من ذنبه. لبر اوی شک خوای تعالی لحديث قدسي فرمي كل عمل ابن آدم له إلا الصوم فإنه لي وأنا أجزي به. هرچی کردوکانی بني آدم همون کردوکانی بو خویان بو خویانه يعني أبيذه ظاهرة مدح أكري لسري وصف سناء أكري لسري قازان جيلي أكا خوي بو خوي بلان روجو تنها بو خوي تعالى خوانا بيكت في نازاني إنسان بروجو يا بروجوني تنها خوي وخوا أزان نفسي خويا لبرو خوي تعالى فمن روجو تنها بو خوي تعالى يا روج فإنه لي وأنا أجزي به كواتا روجو سر نهانيك لبيني عبد لبيني خوي تعالى لبروا في غمري صلى الله تعالى عليه وسلم زور ترجعي خلقيا كل سر عبادته رجو بتني ماني رمضان هل وحال لسر نيجو شو نيجي ماني رمضان وتراويح ماني رمضان. حضرت أبو هريرة رضي الله رحمته إخوة لأول توابع الصحابة كان في غمري صلى الله تعالى عليه وسلم فرمي كان رسول الله صلى الله عليه وسلم يرغب في قيام رمضان من غير أن يأمرهم فيه بعزيمة خلق تشويق أكد لا شو نيجو قيام رمضان كفي إيه بقوم مشهورة بالتراويح لتراويح رمضان خلقي هل أنابو أويك بيكن بلان بيغمري صلى الله تعالى عليه وسلم أمري نأكد كفضلك على سيدنا نقول حد فضل سكانوا أبي بيكن
أي فرمو من قام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. هر کسی که شوکانی رمضان قیامی هبیت و نرجکان بکات و تراویحکی بکات اروکو چون بر رجوکان خوای تعالی لگناهکانی لو پیشی خوش به آوا به قیامی شوی رمضان و به شونیج رمضان و به تراویح رمضان خوای تعالی لگناهی لو پیشی خوش به. لهموی گرنتر ایمانداران که من بمویلی راسی خال ترکیز کم سری بکرتی. ئێمە کاتێک کە لە پێشوازی ڕەمەزانین چۆن پێشوازی لە ڕەمەزانەکەی بینی خۆمان و خوای تێرە لێرەوە ئەبێ خۆمان بڕیار بدەین بڕیاری هەموو کەسێک لای خۆیەتی خۆی چی ئەکا لەگەڵ خوا لە مانگی ڕەمەزانە بڕیار لای خۆیەتی نە ئەیەوێ کەس پێی بڵێ نە ئەیەوێ کەسی ڕێنمایی بکە عیبادەتە مانگێکی پیرۆزە گەورەیە هەموو خێر و بەرەکەت و هەموو خەڵاتێکی خوایی تایە چۆن پێشوازی لێ ئەەکەی ئەمە ئارەزوی خۆتە بەڵام شتێک هەیە لە بینی خۆت و خەڵکی ترا لبيني خوت وخلقي دور برا حضرتي عبد الله كريم مسعود رضا ورحمتي خويلي بيا اخوا برسيالي ليكرا كيف كنتم في عهد رسول الله وما بعده تستقبلون شهر رمضان لسدني في غمر صلى الله تعالى عليه وسلم دواي في غمريش ايوه شلون بيشوازيتان لمانجي رمضان اكر او فرموي ما كان احدنا يجرؤ على استقبال رمضان وهلاله وفي قلبه ذرة حقد على مسلم هیچ کام لە ئێمە جورئەتی نەبوو ذاتی نەبوو نەی ئەوێرا کە پێشوازی لە ڕەمەزان بکە ئەگەر مسقالە زەڕەیەک حقد و ڕق و کینە لە دڵیا هەبوایە بەرامبەر بە مسلمانێک لە مسلمانێک ئابم شێوە پێشوازی لە ڕەمەزانەکرا چونکە لە مانگی شعبانە وتمان کە لە مانگی شعبانش مانگی لێخۆشبوونی خواییە بۆ عەبدەکانی بەڵام پێغەمبەری خوا صلی الله تعالی علیه وسلم فەرمووی لە دوو تاقم خۆش نابێ یەکێک لەو تاقمانە ئەوانن کە ڕق و حقد و کینیان لە دڵیانە دروست کردووە یاخود هێشتوویانەتەوە ئەیەڵنەوە لە دڵی خۆیانە بەرامبەر بە خەڵک و بەرامبەر بە مسلمانان. خاڵی دووەم کە ئەمەوێت تەرکیز بکەم بەسەری ئیمانداران ڕۆژوەکان لە مانگی ڕەمەزانە عادەتەن ژاوەژاو و واتەوات و قسەی جۆرا و جۆر و لابەلا دروستە بێ لەناو خەڵکە کەی وازە لە خواردنی پارچۆ بێنین و کەی ڕۆژەکەمان بشکێن و کەی نەشکێن هەموو ساڵی ئەم بەزمە دووارە بێتەوە قسەی مەلاتان بۆ ناکەم قسەی خۆمتان بۆ ناکەم فەرمایشتی پێغەمبەری خوا صلی الله تعالی علیه وسلم ئەخەینە ڕوو بۆ ئەوە هەمومان ئیسفادەی لێ بکەین حضرتی ئەنەسی کوڕی مالک ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ خوا لە زەیدی کوڕی ثابتەوە ڕەزا و ڕەحمەتی خوا لە ئەو لە تەواوی سەحابەکانی پێغەمبەریش صلی الله تعالی علیه وسلم ئەگێڕێتەوە أفرمي زيد فرموي تسحرنا مع النبي صلى الله عليه وسلم ثم قام إلى الصلاة قلت كم كان بين الأذان والسحور قال قدر 50 آية فرمي لخدمتي في غمرة صلى الله تعالى عليه وسلم بارشي ومعنكر أنا سفرمي لهم برسي بيني بارشي وكي إيو نيج چنيك بو يعني كاتك دستان لخواردن هلقد دستان لخواردن وهلقد تاوکو ئەو کاتەی کە نوێژەکەن چەندێک بوو ئەفەرمێ ئەوەنەی خوێندنی 50 ئاەتی قورئان ئاخر 50 ئاەتی قورئان هەر چۆنێکە بیخوێنی بە تایبەتیش بە خوێندنی سەحابە خۆشەویستەکانی پێغەمبەری خوا صلی الله تعالی علیه وسلم یاخود بە خوێندنی پێغەمبەری خوا صلی الله تعالی علیه وسلم لای کەم چارەکێکی پێچێ لای کەم چارەکە سەعاتێکی پێچێ ئەگەر ئەو ئاەتانە ئاەتە کورتەکانیش بن لەبەرەوەی ئاگاتان لە پارچێوەکانتان بێ کاتێک کە ئەچێن ناومانی ڕەمەزانەوە با نەچێ بەگوێتانە نان بخۆن هەتاوەکو ئەڵێ الله ئەکبەر ئەم ژاوەژاو و ئەم وڕێنەیە کە هەموو ساڵێک دووبارەی ئەکەنەوە ڕۆژوو تاعەت و عیبادەتی مسلمانانی پێ تێکەدەن مەوزوعی پارچێوکردنیش وەکو ئاوا پێغەمبەر صلی الله تعالی علیه وسلم فەرموویەتی زوو دەست بگرنەوە لە کاتی بانگی مەغریبیشە هەمان شێوە ئەو ژاوەژاوە دروستەکەن ئەڵێ پێغەمبەر صلی الله تعالی علیه وسلم فەرموویەتی با ڕۆژەکانتان زوو بشکێنن لە کات مانگی ڕەمەزانە بەڵێ پێغەمبەری خوا صلی الله تعالی علیه وسلم فەرموویەتی ڕۆژەکانتان زوو بشکێنن بەڵام ڕۆژوو کاتی دیاریکراوی هەیە لە کاتی فەجرەوە دەست پێ ئەکا هەتا غروب یعنی لە کاتی بەرەبەیانەوە کاتەکەی دەست پێ ئەکا هەتا ئەو کاتێک کە ئینسان دڵنیا ئەبێ لەوەی کە خۆر ئاوا بووە پێغەمبەری خوا صلی الله تعالی علیه وسلم لە یەکێک لە شەوڕەویەکانە لە کاتێکا کە خەو ئەبینێ و فریشتەکان دێن دەستی ئەگرن و ئەیبەن پێغەمبەری خوا صلی الله تعالی علیه وسلم کۆمەڵێ ڕوودا و شتی سەیر و سەمەرە ئەبینێ یەکێک لە ئەو شتانە أفمي ثم انطلق بي فإذا أنا بقوم معلقين بعراقيبهم مشققة أجداقهم تسيل أجداقهم دما قلت من هؤلاء قال هؤلاء الذين يفطرون قبل تحلة صومهم فبخلقك البني
تەمەشام کرد بە ئەم شەویلگانیانە هەڵواسراون خوێن بە شەویلگەکانیان دێتە خوارەوە کاتێک کە ڕۆشتین تێپەڕین پرسیارم کرد وتم ئەمە کێیە ئەی جبریل ئەمانە کێن ئەمانە بۆچی ئەوایە لێکرێ ئەفەرمێ ئەوانە ئەو کەسانن کە ڕۆژەکانیان ئەشکێنن پێش ئەوەی کە کاتی شکاندنی ڕۆژەکانیان ئەمە فەرمایشتی پێغەمبەری خوایە صلی الله تعالی عليه وسلم با کەس نەڵێ قسەی فڵانە مەلایە یاخود قسەی فڵانە شێخە یاخود قسەی فڵانە کتێبە یاخود قسەی فڵانە کتێبە ئەگەر چی کتێبەکان هەر فەرمایشتی پێغەمبەری خوایە صلی الله تعالی عليه وسلم هاتوون معنایان کردو بەیانیان کردو بۆ ئێمە قوتیانە بەدەست ئێمە کەواتە ئیمانداران استقبالی ڕەمەزان خۆت ئامادەکە بۆ ئەوەی کە تۆ خۆت چی ئەکەی لە مەولا لەگەڵ خوای تعالی استقبالی ڕەمەزان ئاگاشت لەوە بێ کاتێک کە ڕۆژوو ئەگری بە جۆرێک تەسلیمی خوای تعالی کە كخوي تعالى ردي نكاته نيداته بروتا أبيش يكمل كاتك أشيت مانجي رمضان وليرو بريار بدل دوای رمضان شيء كي أجريته هو بصر فيش رمضان يأخذ بردوام بيد سطاعات وعبادات وشاكة دو هميشان أو عبادتي كخوي تعالى داواي كدوا هم لا كاتي بارشيو هم لا كاتي إشكان نروجو كان يشاء أجات لو بيك روجوكت بطالنا كيتوا بدسي بطال روجوكت ولا ما نبونكت بيتا دروا دواكين لخوي تعالى بمانجين تماني رمضان وببيروزي وبشاكي وبريكو بيكي وبورجيراويش لمن ور بقريه بوشويك لمن راضي بيت يا لمن خوش بلا او مانغا يا رب العالمين هالشي باشا او مان بوكي هالشي خلاف لمن لا بدي لخلافو والله مصيبتي انزم على بمان فارزي لخو مانو باوك مانو دايك مانو طواي من ويمان دار كان من خوش بي هل كسي كقازان جيبو ايمو مسلمانان هي موفق دين ودنيايتي هل كسي كخساري بو ايمو مسلمانان هي خواي هدايتي بدي اگر هدايت ورناغري لكل ايمو مسلمانان بكيتوا آمين آمين برحمتك يا أرحم الراحمين.